بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويسانم كتابي نازداري الذريعة إلى مكارم الشريعة كراغب أصفهاني نسيتي بشي دوهم وبابي دوهمي باسي عقل وعلم ونطق أكا هرشي بيوز ببوانو لدرساني بيشوا باسي علم ما انكرت كواتشا كإنسان لهمو علوم كان أسبي خوي تاو بدا شتيق لشتكان لي فير ببي أمرو باسي أمان بو أكات أفرمي هەوڵ بدە علمێک بە تەواوی وەرگرە لە تەواوی علمەکانی تری شتێک بزانە. ئەفەرمێ سەرەتا هەر کەسێک مەبەستی بێ بگاتە خودا جەلە جەلالوهو ئەبێ ئیتر بەرەو پیری بکەوێتە ڕێو هەنگاو بنێ. خوا جەلە جەلالوهو لە قورئانە فەرموویەتی فەفیڕوو ئیلە الله واتە بەڕاکردن بەرەو لای خودا جەلە جەلالوهو بڕۆن. لە فەرمایشتێکی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم هاتووە باسی سەفەری کردووە فەرموویەتی سافر تصح وەغزو تەغنەم. ئەم ڕیوایەتێکی هێناوە ڕەحمەتی خوا لە ڕاغب بێ فەرموویەتی سافر تەغنەم بەس ئەسڵی ڕیوایەتەکە بەو شێوازەیە سافر تصح وەغزو تەغنەم. ڕیوایەتەکە ئەفەرمێ سەفەر بکەن لەشتان ساغ ئەبێ لە سەفەرە. تەوا یەکێک لە شتە گرنگەکان لە ئیسلامە بریتێ لە سەفەر لە ئەو ئاەتە پیرۆزانەی کە باسی سائحات ئەکا باسی سائحین ئەکا ئەفەرموون سائحات بەنسبەت ئافرەتەوە یعنی الصائمات ئەوانە بە ڕۆژوو ئەبن. سائحین بەنسبەتی پیاوانەوە بەو پیاوانە ئەوترێکە لە مەیدانی جیهادا جەنگ ئەکەن و سیاحەت ئەکەن لەسەر زەویە. لە فەرمایشتێکە فەرمێ سیاحەت ئومەتی الجیهاد سیاحەتی ئومەتی من گەڕانی ئومەتی من بریتێ لە جیهادکردن لە پێناوی خۆیە. بە دوو تعبیر لێک ئەدرێتەوە ئەو فەرمایشتە واتە سیاحەتیان وەکو جیهاد ئەجریان ئەگا یا سیاحەتیان لەناو جیهادا ڕەنگ ئەداتەوە هەردوو معناکەی هەیە. مەسەلەی سەفەر لەم فەرمایشتە ئەفەرمێ سافر تصح. هەندێک لە عولەما فەرموویانە ضەعفێک لە سەنەدی ئەم فەرموودەیە هەیە. ئەسڵ وایە ئەم ئەگەر هەموو ڕیوایەتەکان کۆکەیتەوە ئەم فەرموودەیە صحیحە کە ئەفەرمێ سەفەر کە سەحەتت باشە بێ و جیهاد کە لە پێناوی خوا غەنیمەتت دەسەکەوێ دەوڵەمەند ئەبی. لێرە ئەم ئەفەرمێ مەبەست لەم فەرموودەیە ئەوەیە کە بچۆ بگەڕێ ڕاکە بەسەر زەویە بگەڕێ سەیرکە شت کۆکەرەوە علم کۆکەرەوە زانست کۆکەرەوە. ئەفەرمێ علومەکان چۆن مسافر منزل جێگە جێگەی هەیە علومەکانش ئاوە تەوزیع کراون بەسەر شوێنەکانە هەر شوێنێک کە ئەڕۆی جۆرێ لە علم و جۆرێ لە فکری لێوەرئەگری. وی ئەفەرمێ بەسەر یەک شوێنەوە دامەنیشە بڕۆ بگەڕێ چەندێ لە عومر پێت کرا خەریکی وەرگرتنی علم و گەڕان بە بەدوای علمە. خوا جەلە جەلالوهو تەنبیهی ئەوەی داوینەتێ کە ئێمە ناتوانین هەرچی علومە هەر هەمووی کۆکەینەوە وەریگرین. فەرموویەتی الذين يستمعون القول فيتبعون أحسنه. ئەوانەی کە گوێ لە قسە ئەگرن شوێن چاکترینی قسەکان ئەکەون واتە علم وەرئەگرن دوای علمەکان ئەکەون هەمووی کۆنتڕۆڵەکەن لای خۆیان بەڵام کامە لە علمەکان لە لای خۆیان ئەهێڵنەوە ئەوەی کە زۆر چاکە. ئیمامی عەلی فەرموویەتی العلم كثير فخذوا من كل شيء أحسنه. علم زۆرە بەڵام لە هەموو جۆرێک لە علمەکان باشترین جۆری هەڵبژێرن باشترین و چاکترینی وەرگرن لە لای خۆتان. ئینسانی ئیماندار لە مەسەلەی علمە سبحان الله پێویستی بە مەسئلەی ئەوە هەیە خۆی هەستکا بەوەی کە فەقیرە بۆ علم. هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە مەعریفەمان زیادەکە علممان زیادەکە بە ئەنواع و ئەشکاڵ. لە ناسینی کەسی چاک علمت زیادەکە لە ناسینی کەسی خراپ علمت زیادەکە لە گەڕان علمت زیادەکە. ئەفەرمێ ئەگەر دیقەت بدەی دارێک کاتێکەوە نعمەتێکی زۆر و بەرێکی زۆری گرتووە سێرەکەی بەرەکەی وردە زۆر جوان نییە
بەڵام ئەگەر نیعمەتێکی کەمی کرد بەرەکانی گەورە ئەبن زیاتر لە قۆخ و لەم مزرەمەنیەکانە ئەوە دەرەکەوێت سەیرەکەی چەند شتێکی کەمی گرتووە بەڵام شتەکانی زۆر جوانن ئەفەرمێ ئەگەر بتەوێ علمی زۆر جوانت لەلابێ ئەڵێ زۆر خۆت قاڵ مەکەرەوە پەلاماری هەرچی شتە بیدەی لە معریفە هەندێک لە شتەکان وەرگرە بەڵام خزمەتیان کە بۆی بە گەورەی و بە جوانی لە لای تۆ بمێننەوە ئینسان ئەفەرمێ واجبە لەسەری پەلاماری هیچ علمێک لە علوم و فەنەکان نەدا حتا وەکو نەگاتە ئەو مستەوای خۆی ئەفەرمێ ئەگەر نەگاتە مستەوای خۆی زەرری لێ ئەکا هەتا وەکو پێویستی ژیانی خۆی یان پێویستی و قەریحەی علمی خۆی پێویستی بەوە ئەبێ ئەگەر مناڵێکی بچووک بێنی بتەوێ مەسەن بخەیتە ناو فەلسەفە و علمی کەلام و علمی حکمت و ئەمان هەر سەری لێ دەرناکە هەر ڕاکە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان کە بولغەی علمی خۆی ئەگاتە ئەو ئاستە بەرزە ئەو کاتە بە ئاسانی ئەگاتە ئاستێکی ئەوە کە بتوانێ ئەو علومانە وەرگرێ و قبولیان کە بۆیە هەمیشە لە فەقیهەتیە کۆمەڵێک مەراحیل هەیە کە ئینسان بیبڕێ خۆ ممکنە فەقیهێکی بچووک بێنی سیوطی پێ بڵێ کە لە علمە بەرزەکان لە نەحوە شتێکی لە حاڵی بێ وەریشی گرێ بەس دائیمە تۆی لە عواملی جورجانی و لەگەڵیا دەست پێ ئەەکەی ئەلێرەوە کەمە وەرەگرێ هەتا ئەگاتە ئەو مستەوایی کە سیوطیش بخوێنە ئەکرێ کە یەکەم ڕۆژ دەستی کرد بە فەقیهەتی مەنتیق بخوێنە بەڵام عولەما هاتوون ئەم تەرتیبیان داناوە فەرمویانە لە دوای فێربوونی علومەکان و چاوکرانەوەی یعنی قەریحەی کامل بوو ئەم کەسە ئینجا شتی بە دواترە پێوتراوە بۆیە ئەفەرمێ ئەگەر علومی زۆر هەر کۆکاتەوە زۆر کات بەرە ئەوە ئەڕواکە لە جۆرێک لە دەلادانی بۆ دروست ئەبێ ئەڕوا لە دەست دەرئەچێ بۆیە زۆر زەرورە لە مەسەلەی علومە ئەم کەسە بە تەرتیب لە علومەکانە سەر بکەوێ اینجا دائما لە علومەکانە ئەبێ ئەهەم و ئەهەمتر و مهم بزانێ يعني هەندێک علوم هەیە زۆر مهمە هەندێک علومیش هەیە ئەهەمە زۆر لە هەمووان گرنگترە گرنگی زەمانە ئەبێ بە دوای ئەوە بڕوە بۆیە مناڵە یەکەم جار کە ئەهێنیت خەریکی دەرس و دەور ئەبی لەگەڵیان پێویست ئەکا فێری قورئانی بکەی فێری هەندێک لە سوننەی پێغەمبەری بکەی صلی الله علیه وسلم ئادابەکانی فێر بکەی نابێت لەمانە زیاتر تەجاوزکە هەتا وەکو کاتێک ئەگەر تۆ بێ هەر لەم مناڵەوە کۆمەڵشتی زۆری پێ بڵێ لە دوایە ئەم مناڵە تووشی جۆرێک لە لادان و ئینحراف ئەبێ بۆیە فەرمێت تەرتیب زۆر گرنگە بەبێ ئەوەی خەلەلێ لەناو ئەو تەرتیبە دروستکەی کەمە لەگەڵ ئەم مناڵە سەر ئەکەوی یا لەگەڵ ئەم کەسە سەر ئەکەوی هەتا وەکو خۆی ئەگاتە ئەو مرتبەیە کە پێ ئەگات و وردەوردە ئەگاتە نهایەتی علم کە نهایەتی علم بریتە لە معرفەتی خوا جل جلاله ناسینی خوا وەکو دەرسەکانی پێشوو باسی کرد علم کە گەیشتە قیمە ئەگاتە خودا ئەگاتە معرفەتی خوا جل جلاله أفرمي خوا جل جلاله لقرآن بيروزا فرميتي قل الله ثم ذرهم على أم قل الله بلي الله على ما بس وتني زمانية يعني بلا شيء هضمي الله بكا إن جاور دولة بشتنا وعلومه وتا حقي معرفة أويك أم إنسانة بالطوابي لقى العلوم كانت يكلوا به والطوابي علوم كان وربقري بويه لا فرماشتكا فرميتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم من قال لا إله إلا الله لرم من قال تنها ما بس وتني أغنية ما بس أما أم كسب بزانة لا إله إلا الله إن جاء مخلصا بدل بلا دخل الجنة أشيتنا بهشت وواجبك علمكي روت نبي لعمل تنها علم كوكات وعلم كوكات تنها والله علم لبناوي عملها أبي عملي نافع لقال علمك يا بكات إنسان هر تنها علم ورقري هيج إسفادة لناك أبي عملي لقالها كردبي أمش قرآن لإيمي أبي أفرمي الذين آمنوا وعملوا الصالحات كاتك إيمان هنيت كاتك معرفة بخوا زيادة بي كردوي صالحة كي إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه كلمة طيبة كان ولا يخوا برزبنا وعملي صالح أم كلمات أنا يعني کردەوەکانی ئینسان هەر هەموویان بەرز ئەکاتەوە واتە هۆکاری بەرزبوونەوەی علومی ئینسان بەهۆی چیەوە بەهۆی کردەوەکانیەوەیەتی بۆیە ئەفەرمێ ئەگەر علمت زۆر بوو ئەم قسەی ڕاغیب زۆر گەورەیە ئەفەرمێ كثرة العلم من غير العمل مادة الذنوب ئەگەر هەر علمت زیاد بوو عملت نەکرد ئەوە مادەی ذنوب تۆوی گوناهەکان لە دڵتا چێنرا چونکە هەر علم زیادکەی هیچ ئیسفادەیەکی نییە بێ علم زیادکەی زائیدی
لەگەڵ عیلمەکە تۆ کردەوەت پێ کردبێ اینجا تەواو ئەفەرمێ عیلمەکە کە هەتەوەکو ئەساسێک وهایە تۆ هەر ئەساس دروستکەیت و هیچ بینای لەسەر دروست نەکەی سوودێکی نییە و ئەفەرمێ ئەساسەکەت کە دروست کرد کە عیلمەکەیە بیناکە بریتێ لەو عەمەل و کردەوانەی کە تۆ جێبەجێیەکەی ئەفەرمێ پیاوێکی حەکیم بە کەسێکی وت هەر خەریکی عیلم بوو هەر عیلمێک و ئەکردەوە عەمەلی پێ نەئەکرد فەرمووی ئەزانی تۆ وەکو چیوە وایە وەکو کەسێک وایە هەر سیلاح کۆکاتەوە سیلاح کۆکاتەوە سیلاح کۆکاتەوە بەڵام شەڕی پێ نەکا حەد داینێ بۆ چیتە سیلاح چه سوودێکی ئەگەر بۆ جەنگ نەبێ بۆ جیهاد نەبێ چی ئیسفادەیەکی لێ ئەکەی بۆیە علومەکان لە هەموو نەوعە وەرگرە سەفەر کە لە پێناویانە بچۆ مانوو بە لەگەڵیانە هەوڵ بدە بگاتە بوڵغەی عیلمەکان ئینجا وەریان گرە کەم کەم بە دوای یەکە لەگەڵیانە بڕۆ علومەکانیش لە پێناوی ئەوە بێ کە تۆ دابمەزرێنێ و تۆ دروست بکە و عەمەل و کردەوەی صالح لە تۆیە ڕەنگ بداتەوە ئینسانەکان چۆن علم چۆن ئیسفادە لێ ئەکەن بە چ شێوە بە چ قۆناغێکە ئەڕۆن ئەفەرمێ قۆناغی علم وەکو قۆناغی ماڵ وایە سەرەتا ئینسان محاولە ئەکا وردە وردە شتێک لە کەسابەت فێر بێ دوای وردە وردە کۆ ئەکاتەوە دوای لە خۆیان سەرفی ئەکا دواتر بۆ خەڵکی سوودیە ئەفەرمێ لە ماڵە ئەو هەیە ئینسان سەرەتا هەتاوەکو چێژی ماڵ نەکا نازانێ ماڵ کۆکاتەوە حتا مناڵێک سەرەتا تۆ هەرچی بێتێ خەرجی ئەکا بەڵام دوای فێر ئەبێ کە پارە ئەبێ وردە وردە کۆ بکاتەوە دواتر تێ ئەگا ئەم کۆکردنەوە لە خودی ماڵە هیچ سوودێکی نییە ماڵ چی هەر کۆیکەیت و هیچ ئیسفادەیەکی نییە ئەبێ سەرفیکەی لە پێناوی خۆت و ماڵ و مناڵە سەرفی ئەکا دواتر لە قۆناغێکی ترە ئەگاتەوەی ئەم ماڵە بۆ خزمەتی ئینسانیەتە پەخشی ئەکاوە سەر ئینسانیەت ئەفەرمە سوبحان الله علم ڕێک وەکو ماڵ وایە لەم مەسئلە سەرەتا تۆ پێویستە چێژی علم وەرگری کەمە کەمە بگەیتە حاڵی ئیستیفادە دوای بگەیتە حاڵی تەحسیل کۆکردنەوەی علم دوای خۆت بۆ خۆت چاوت ڕۆشن بێتەوە بە عیلمەکە دواتر چاوی خەڵک ڕۆشن بکەیتەوە خەڵک فێر بکەی ئەفەرمێ هەمان قۆناغەکانی ماڵ لە هەمان قۆناغەکانی علم وهایە لە مەسەلەی تەحسیلە بۆی ئینسان یەکسەر بێوێ ئەوەی کە مەسەلەن تەحسیلی کردووە ڕاستەوخۆ بیداتەوە نە ئەبێ وەریگرێ خۆی چێژ لە علم وەرکە لای خۆی کۆی کاتەوە خۆی سوودی لێ وەرگرێ بیداتەوە بە بەرامبەرەکانی ئەفەرمێ ماڵیش سبحان الله وەکو خۆر ئەو هایە خۆی بۆ خۆی ڕووناکە و بۆ دەوروبەریش وەکو میسک ئەو هایە ئەفەرمێ عینەن خۆی بۆ خۆی لە خۆیە باشە و بۆ دەوروبەریش ئەبێتە مایی باشی دێ ئەفەرمێ ئەمانە مەنازیلەکانن لە علمیشە بە هەمان چەشنە علممان خۆی لە خودی خۆیە باشە و بۆ دەوروبەریش بە هەمان شێواز ئیسفادە و سوودی هەیە هەر کەسێک بە علمەکەی بێوێ بەرامبەرەکانی فێر بکە بەڵام خۆی بۆ خۆی هیچ سوودی لێ وەرنەگرت بێ ئەڵێ بزەبت وەکو دەفتەرێک ئەو هەیە لەمەوە بیدێنێری بۆ ئەو لەوە بینێری بۆ ئەو پڕ بێ لە حکمەتە بەڵام خۆی بۆ خۆی هیچ شتێکی لێ وەرنەگرت بێ ئەفەرمێ وەکو هەسان وایە هەسان ئەفەرمێ هەسان خۆی ئەو هەموو چەقۆیە تیژەکاتەوە خۆشی شتێکی پێ لەد ناکرێ ئەفەرمێ ئەگەر کەسێک علمی هەبوو علمەکە خۆی بۆ خۆی بەڵام سوودی بۆ دەوروبەرەکەی نەبوو ئەفەرمێ بزەبت ئاوایە وەکو ئەم هەسانە وایە ئەوە تا دەوروبەر نەک سوودی بۆ دەوروبەرەکەی هەبوو بۆ خۆی هیچ سوودی نەبوو ئەفەرمێ ئەو هایە ئەم علمە وەکو ئەم هەسانە ئەو هایە یەت خۆی بۆ خۆی دەوروبەر هەموو ئەو چەقۆیانە تیژەکاتەوە خۆی شتێکی پێ لەد ناکرێ ئەفەرمێ وەکو میغزەل وایە وەکو تەشی وایە ئەم هەموو داوە جوانە ئەڕێسێ و خەڵک لەبەری ئەکا خۆی ڕوت و قوت ئەفەرمێ وەکو پڵیتەی ناو سۆبا یان ناو چرا ئەو هایە ئەڵێ ئەم فتیلەیە خۆی بۆ خۆی ئەسووتێ خۆی بۆ خۆی ڕۆشن ناکاتەوە بەڵام هەموو دەوروبەرەکەی ڕۆشن ئەکاتەوە ئەفەرمێ کەوا بۆ علم خۆت فێری بە تەواو وەریگرە اینجا بیدەرەوە بەرامبەرەکانت اینجا ئەو کاتە سوودی ئەوێ ئەم قسانەی ڕاغب کە لە مەسئلەیان فەرمێ زۆر گەورن ئەگە پێمان بڵێ ئەو کەسێک کە طالبی علمی چونکە ئێمە هەمومان طالبی معرفەتین وا تەسەوور مەکەن بڵێن وەڵا طالبی علم تەنها ئەوەی خەریکی علومی شەرعی و ئەوان ناوەڵا لەناو بازارە ڕۆژ بە ڕۆژ معرفەت زیادەکە بۆ بازار لەناو خوێندن تا معرفەت زیادەکە لە کاری ماڵ ڕۆژانەی خۆتە لە ماڵەوە حتا لە چێژلێنانێکەوە تۆ معرفەی تۆ زیادە بێ ئەچیتە ماڵێکە و هەستەکەی جۆری خواردنەکە ناوعێکی ترە معرفەی تۆ زیادەکە هەموو حیاتی ئینسان لەسەر معرفە و علم ئەڕوا دەی ئەفەرمێم علمە بزانە ئەبێ خۆت بۆ خۆت لەزەت لێ کردبێ کۆت کردبێتەوە لە خۆتە تەطبیقی کردبێ اینجا دابێتەوە بە بەرامبەرەکانت
دوای ئەمانەیەت باسی متعلمان بۆ ئەکا ئەو کەسەی کە ئەوێ فێری عیلم بێ بێ ئەخلاقی چۆن بێ ڕەوشتی چۆن بێ لە چه ئاستێکا بێ ئەفەرمێ ئەو کەسەی کە بڕیارە فێر ببێ سەرەتا ئەبێ هەرچی ئەخلاقی پیسە لە خۆی لای ببە ئەڵێ ئەگەر زەویەکەت هەبێ بتەوێت تۆوی تیا بنێژی یەکەم جارێ بژاریکەی هیچ گژوگیایکی خراپەتیان نەهێشتە بێ ئەڵێ بۆیە هەتا وەکو تەواو دەروونەکەت پاک نەکەیتەوە جوان نەکەیتەوە عیلمەکە تۆ بۆ تۆ وەرناگیرێ ئەگە وەریشی گری و عیلمێکی شپرزە بێ ئەگەر سەوزەکەشە بڕێ سەوزێکی شپرزە بێ ئەفەرمێ بۆیە یەکەم جار وەرە دڵی خۆت لەگەڵ خۆیان پاککەرەوە ڕاستکە خۆیان لەبەر خاتی تۆ ئەخوێنم لەبەر تۆ ئەخوێنم لەبەر تۆ ئەمە معریفەیە زیاد کەم ئینجا ئەفەرمێ دەست پێ بکە ئەفەرمێ بزانم مەلائیکە لە ماڵێکی تاهیر و پاکە نەبێ دانانیشن دەی مادام وهایە تاهیرەکان لەناو تاهیرە کابوو دڵ و دەروونت جوان پاکەرەوە بۆی عیلمێکی تاهیر و پاک بێتە ناو دڵ و دەروونت ئەفەرمێ حتا مەلائیکە ماڵێک وەکو لە فەرمایشتەکە هاتووە سەگی تیا بێ ڕووی تێ ناکەن ئەفەرمێ ماساڵکەی مدەڕزی ڕامەگرە لە ماڵ نەسەکن نە سوورەت مەگەر سەگی پاس لە بۆ زەڕورەت سوورەت و ڕەسم هەڵواسین وەکو لە فەرمایشتەکانە هاتووە لەگەڵ چییە لەگەڵ سەگە ئەفەرمێ ئەمە لە ماڵێکە هەبوون مەلائیکەتی ڕەحمەت ناچنە ئەو ماڵە نەک هەموو مەلائیکەت بەس مەلائیکەتی ڕەحمەت ناچن ئەگەنا مەلائیکەتی نووسینی گوناهەکان و ئەوانە هەمووی ئەڕۆن حتى ملائكة معقبات أوانيك بو حفظ إنسان هر أرون تنها أو ملائكتاني كالرحمة بسر مالكان أبارن روناكنا أو مالانا وكو إمام النبي أفرمي رضا ورحمة خيلي به أفرمي بزانا ملائكة لبروي باكو طاهرة نايتنا وشوينك وكصيتيا على الصلاة كدر كبا ملائكة روتيبك ما بس لشيء دلو درون باكو ساخ كروا حتى وكو رحمتي خواو علم رب العالمين بسرتا داب بارئ ئینسان لە دڵ و دەرونی خۆیە ئەبێ زۆر سادقانە مامەڵە بکە لەگەڵ خۆیە هەتاوەکو خۆی گەورە بەسەریا دابارە یەکەمین ئەخلاق بریتێ لەمەی کە ئینسان پاک بێ ئینجا علم شمولی ئەکا دووهەمین ئەخلاق ئەوەیە کە خۆی مەشغوڵ نەکا لە مەسەلەی معلوماتە حتاوەکو زهنە سافتر بێ زیاتر وەرەگیر طبعا تا ساڵی تقریبا سەرەتای هەشتاکانیش زانایان پێیان وابوو معلوماتی نوێ معلوماتی کۆن ئەسڕێتەوە تۆ مەسەن شتێکی معریفەیەکی نوێ وەرگری معریفە کۆنەکە ئەسڕێتەوە دواتر عولەما وتیان ئەم قسە غەڵەتە طبعا ئەم قسە لە ئیبن سینا زوو جوابی داوەتەوە فەرموویەتی ئیبن سینا فەرموویەتی معلومات لە کاتی سەفای زیهنە قەت لا ناچێت بۆی ئینسان پیریش ئەبێ شتی مناڵی خۆی لەبیرە بۆ چکە لە سەفای زیهنە وەریگرتووە بۆی عولەما هاتنە سەر ئەوەی هەر شتێ بە سەفا وەرگیرێ لەبیر ناچێتەوە لە کاتی ئاڵۆزیا وەرگیرێ لەبیر ئەچێتەوە بۆیە جاری وایە ئینسان لە شەڕێکایە دوای پێڵێ بۆمان بیگەڕ ناتوانێت بیگەڕێتەوە بۆ چکە مێشی مشەوەشە لەو کاتە کاتێکە مێش بەس کەسێ لە دوورەوە سێری شەڕەکە هەمووی ئەزانە بیگەڕێتەوە جاری وایە کەسی وایەت مەسەلەی تەلاق کێشەی تەلاقی هەیە ئەڵێمە ئەوسا تەلاقێکم خواردو ئاوام وتووە مش لای خۆم ئەینووسم دوای تۆزێک تاڵم چی وت قسەیەترم بووەکە چکە لەناو خۆی لەناو شەڕەکەیە ئەگەر ئەم دەبڕۆ لە ماڵەوە بە ئیسراحەت بیرەکەیتەوە چی وتووە ئەینووسی اینجا بۆ مێن دوو قسەت لێ وەرناگرم ئەبێ یەک جۆر قسەکەی یەک جۆر مامەڵەکەی تەسەور کە دووهەمین خاڵ بۆ تالیبی عیلم ئەوەیە مێشێکی صاف دڵ و دەرونی خۆی صاف کردبێ مێشکی صاف کردبێ اینجا ئەتوانێ ئەو کاتە سوود وەربگرێ ئەفەرمێ ئەگەر هاتوو چۆن کانیەک ئەگەر بێت و ئاوەکان تەوزیعکەی بەسەر 50 شوێنە ئاوەکەیان ناگاتێ 50 دارە هەیە لێ کاتە تۆ ئاوی بدە ئێ ناگات بەڵام کاتێکە ئەیکەیتە یەک و هەر جارێ بۆ یەکێک لە شوێنەکان هەر هەمویان ئاوە دێ بۆیە بە هەمان چەشن ئەفەرمە علومەکان ئاگات لێبێ هەر یەکەیان بۆ خۆیان پێویستی بەوە هەیە کە مێشکێکی سافت هەبێ اینجا بچیتە حضوری علمەکان سێهەمین دانە لە ئەخلاقی ئەو کەسێک کە ئێوە فێر بێ ئەو کەسەی کەشتی فێرەکە قەت نابێت تەکەببر بەسەریەکە وەلەو کانە کەسەکەش زەعیف بێ جاری وایە کەسێک کەلیمەیەک بە تۆ فێرەکە کەلیمەکە لەوە چه جۆرە لە غەڵەتیشی تیا بێ ئادابی ئینسانی موسڵمان ئاوایە ئادابی طالبی عیلم یا ئادابی ئینسانیەت چکە ڕاغب بە گشتی باسەکە نابێت کەسەکە بشکێنێتەوە نابێت تەکەببرکە بەسەر ئەو کەسەی شتێکی فێر کردووە لەوە چی ئەمڕۆ ئەو کەسە تۆی شتێکی فێری تۆ کردووە سبەی وای لێ تۆشت فێریەوەک طبیعیە چەندین جار لە مێژووە هەبووە کەسێک طالب بووە خەریکی خوێندن و عیلم بووە دواتر وردە مامۆساکەی بۆتە تەڵەبە لایە
يعني ما ئەگەر زۆر دوور نەڕۆین سەیری مەولانە خالید و سەیری شێخ عەبدوڵڵای خەرپانی بکەن. تەواو شێخ عەبدوڵڵای خەرپانی پیاوێک بۆ زۆر بەعومر بووە، مەشهورە بەوەی تەواو ئەفەرموون شێخ عەبدوڵڵا جاری وا هەبووە 3 وەچە لەلای ئەو ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە. پیاوێک هاتووە بۆتە فەقێ لەلای ئیجازەی مەلایەتی وەرگرتووە، کوڕی ئەویش هاتووە، کوڕی ئەوی تریش چووە، ئەوەندە عومری درێژ بوو، هەرسێکیان هەر ئیجازەیان لای ئەو وەرگرتووە. مەولانە خالید گەنجێکە بێ لەلای ئەو ئەبێتە فەقێ و مودەتێک لە خزمەتی ئەخوێنێ. دوای زەمانێک ئەگەڕێتەوە ئیدعای ئەوە ئەکا کە طەریقەیەکی نوێ هێناوە، ئەم طەریقەیە پەخشەکە، طەریقەی نەقشیەت کە ئەهێنێ. دوای مەولانە خالید کاتی ئەم طەریقەیە پەخشەکە شێخ عەبدوڵڵای خەرپانی بێتە تەڵەبە و موریدی ئەو. بۆیە لە با بڵێن طەریقەی نەقشەبەندیە بە مەلاکان ناوەترێ مورید، پێیان وترێ مەنسوب، یعنی نیسبەت ئەدرێتە پەنای شێخەکە. بۆ چونکە ئەدەبەن مەولانە خالید نەیەتوانی بڵێ وەڵا شێخ عەبدوڵڵا ئەوە تا بۆتە مورید، ئەوێ بڵێ بۆتە مەنسوب بۆ طەریقەکە، چونکە مامۆسای بووە. بۆیە قەت نابێ ئەو کەسە کە شتێک وەرئەگرێ، شتێک فێرە بێ، تاڵیبی عیلمە تەکەببوور کا بەسەر بەرامبەرەکەیە، ئەو کەسەی کە شتی فێر کردووە، ئەگەر نا ئەفەرمێ ئەبەدان فێری عیلم نابێ. کۆمەڵە صفاتی تری گەورە هەن لە تاڵیبی عیلمە، ئەبێ خۆی وەکو نەخۆشێک لە بەرامبەر مامۆساکەیە چاوەڕێ ئەوە کە مامۆساکەی چۆن تەوجیهێکە، چی پێ ئەڵێ، چۆن وەریگرێ، جێبەجێیکە، تەنفیزیکە. ئەگەر خەیر و فەزڵ نەبێ لە مەسەلەی علمە، هەتا هەر ئەوەندە نەبێ ئەم فەرمایشتە فەرمێ اليد العليا خير من اليد السفلى، ئەوەی کە عیلمەکە ئەبەخشێ باشتر لەوەی کە عیلمەکە وەرەگرێ. بەسە کیفایەتە بەوەی کە معلم و مامۆسا لە پلەیەکی زۆر بەرزان و ئینسان چۆن لەگەڵ دکتۆرێکە نابێ ئینکاری بکە، ئەبێ خۆی تەسلیمی ئەو کە هەتا وەکو بەرەو ڕێگەی تەواو و سەحەتی بەرێ لە عیلمیشە بە هەمان چەشنە. ئەگەر سیرکەی موسى عليه السلام بخضر عليه هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا، شوێنت بکەم ئەرێ ئەتوانی ڕێگەم ئەدەی شوێنت بکەوم ئەوەی کە تۆ بە ڕشت و گەورەی پەیات کردووە منیش شتێکی لێوە فێرم و پەیایکەم. ئەینجا ئەویش مەرجی لەسەردانە فإن اتبعتني فلا تسألني عن شيء. ئەگەر شوێنم کەوتی هیچ پرسیارێکم لێ نەکەی، حتا خۆم بۆت باسەکەم، دواتر پرسیاری لێ ئەکات تەحمل ناکە، دوای ڕێگەی لێ ئەگرێ کە شوێنی بکەی. خۆزگە زیاتر سەبری ئەگرت کۆمەڵە مەسائلی تر، تەنها 3 مەسئلەی بۆ ڕۆشن بوویەوە. هەر یەکێک لە نەوعی عیلمەکان پێویستی بەوەیە کە ئینسان خۆی بداتێ بەو نەوعە، هەتاوەکو تۆزێکی بەرکەوێ لەو نەوعیەتە. زۆر گرنگە ئینسانی موسڵمان بە تایبەتی عامەتی موسڵمانان مەشغوڵ نەبن، ئەم قسەی ڕاغب زۆر گەورەیە، مەشغوڵ نەبن لەگەڵ خەڵکانێکە کە خەڵکانەکان فەساد بڵاوەکەن و لەسەر زەویە، بتانەیەکی سوءن. ئەمە ئەبێتە مای ئەوەی کە خەڵکی موسڵمان زۆر ماندوو ببێ. دیقەت بدەن ڕواەتێکی هێناوە، ڕواتەکە یعنی یەکەم جارە لێرە بە خزمەتی ئەگەم، ئەفەرمێ بۆچی گۆشتی بەراز حرام کرا لەسەر موسڵمانان. ئەم پرسیارە زۆر گرنگە، بۆ سەرەتا گۆشتی بەراز حرام کرا. ئەڵێ یەهود و نەسارا گۆشتی بەرازیان ئەخوارد، بۆی موسڵمانان تێکەڵاوی لەگەڵ ئەوانە نەکەن، گۆشتی بەرازیان لەسەر حرام کرا. بۆ تێکەڵاویان بکردە تەئسیری فکری ئەوان لەسەر ئەموو، بۆی فکری ئیسلامی بە سافی و پاکی بمێنێتەوە. ئێمەش ئەمڕۆ جاری وا هەیە فلیمێکە، جاری وا هەیە بەرنامەیەکی بێ کەڵکە شوبهات بڵاوەکاتەوە، تۆ کە مستەوای ئەوەت نییە لێگەڕ. ئەگەر مستەوات هەیە بچۆ جوابی بدەرەوە، ڕایگرە. ئەگەر مستەوات نییە هەر گوێشی لێمەگرە. يعني أما درسك لو زمانه بأيامي أدا بوي أفرمي ومن أجل ذلك كره للعامة أن يجالسوا أهل الأهواء والبدع. بكرهات يندانا وزانيان عامتي مسلمانان، عامتي خلقي كقريحي علمي وأنا لأستيكي برزان به لقال أهل أهواء وبدع وأنا دابنيشن شكا ورده غرايان أكن دوري أنا خنا ولا أخوات، دوري أنا خنا ولا دين، وهل لبر أوشا أو مسألة بەراز بەو شێوازە لە سەرەتاوە حرام کرا، بۆی موسڵمانان فکرەکەیان بە ساغی و پاکی دوور لە یەهود و نەسارا و دانیشتن لەگەڵ ئەوانە بمێنێت. ئەفەرمێ ئەم دینە پێویستی بە جیهادێکی زۆر گەورە هەیە لە پێناوی ئەوەی بە عیلم سەر بخەورێ. ئەی تەسەوورکەن ئێمە ئەمڕۆ وا بزانین بڵێن بۆچی لە سیاسەتە عالەمی ئیسلامی دواکەوت و هۆکارەکە لە عیلما دواکەوتی. يعني كعلم لعلم دواكوتين وتصور نكين لعلوم مثلا طبي ولا علومنا لا بيشون حتى استج
يعني جیهان لەسەر فکری علەما مسلمین ئەڕوا بەڕێوە علەما مسلمانان ئەڕوا بەڕێوە لە زۆرینەی کاروباری ژیانە ئێمە لە علمی تەقەمەنی و تەصنیعی عەسکەریە دواکەوتی وای لێ کردین بینە هامیشی جیهان ئێستش هامیشی جیهانی ئەبێ ئێمە لە علومە پێشکەوینەوە لە علومە دروست ببینەوە کاتی ئێمە لە با بڵێن فکری ئەمڕۆیەوە خەریکە چەکی تەکنۆلۆژیا دەسی پێ کردووە یعنی ممکنە وڵاتی هێرشکە بۆ وڵاتێک سیلاحەکانی لەو وڵاتە ئیژ نەکە یعنی ئەمڕۆ هەموو جەنگی عەقڵ و تەکنۆلۆژیایە ئێمە بین تازە بیرکەنەوە جەنگ بکەن بە کلاشینکۆف مۆدێلی ڕۆشت ئەوە هێشتاکان جیهان بەرەو ئاقارێکی تر ئەڕوا ئەمڕۆ جەنگی خەبیثە ئەکرێ یعنی ئەنواع نەخۆشی بڵاوەکرێتەوە ئەنواع ڤایرۆسات دروستەکرێت لەناو کۆمەڵگاکەوە لەناو ئەو جێشا بڵاوەکرێتەوە ئێمە لە ئەمڕۆیە لە ڕووی علومەکەوە دواکەوتوین وی ئومەتی ئیسلامی کەی نەسڕەتی ئەبێ و سەرکەوتن بەهۆی عیلمەکەوە سەرکەوتووی ئەبێتەوە دروست ئەبێتەوە ممکنە تۆ بڵێ لە جیهانە ئەگەر سیرکەی ئەوانەی کە ڕقەمێکی زۆر بەهێزن لە جیهانە لە ڕووی طبەوە لە ڕووی هەندەسەوە حتا لە ڕووی زەرعات و ئەو شتانە ئومەتی ئیسلامیە خەڵکی موسڵمانە ئەو شەهادە گەورە گەورانە هەمووی ئومەتی ئیسلامی هێنێ دەی لە بەرامبەر ئەمانە ئێمە لە شتێکە علوممان هاتووەتە دواوە کە علومی تەصنیعی عەسکەریە کە زۆر هاتووە هەموو جیهانی ئیسلامی ئێستا و کوردستانی خۆمان بۆچی ئەوە مات و قوڕ بەسەر و هێزی عەسکەری هیچ نییە ئەتوان بە فوویەک هەر لای بن ئەتوان بیهێن ئەتوان بۆ چووکە علمێکی عەسکەری وەهام نییە کە من کارەکانم بەرم بەڕێوە شتی خەڵکە ئەمما تێ ئەمڕۆ بەیانی لێ مەسەنێتەوە کە ئەمدا تێ وەکو مەهاتیر محەممەد ئەوەی مالیزیا ئەڵێ کۆمەڵە تەیارەمان کڕی پرسیاری لێکەن ئەڵێن بۆچی لە غەربەوە ڕوت کردە شەرق ئەڵێ کۆمەڵە تەیارەمان کڕی کە سەیرەکەین وتم هەڵی وەشێن بۆی خۆمان تیارە دروستکە ئەڵێ کۆمەڵە گەنجم نا تیارەکان هەڵ وەشان وتیان قوربان ئەم تیارە کۆدێکی هەیە کۆدەکان بە ئێمە نەداوە ئەو کۆدەشی نەبێ هیچ ئیسفادەی نیە یەک گول لەشی پێ ناتەقێ هیچ سوودی نیە ئەبێ ئەوان ئیعاز بن ئەم تیارە هەستێ ئەبێ ئەوان ئیعاز بن ئەم تیارە تەقەکە گەنە هیچ ئیسفادەیەکی نییە کۆدەکەی لامان نەبێ هیچمان پێ ناکرد ئەڵێ بڕیارمدا بە هیچ شێوازێک ئەڵێ ئەو هەموو پارەیەمدا بە تیارە شکستمێن ئەڵێ یەکێ لە شکستەکانم ئەوە بوو کە ئەو هەموو تیارەم کڕی هیچ ئیسفادەی نەبوو چونکە ئەساس و کۆدەکەی لای من نەبوو عیلمەکەی لای من نەبوو وە تەواو ئیشەکەشی تەوەقوفە ئەڵێ ئەوان لەوێت کە زانیان ئێمە دەستکاری ئەەکەین و ئەمانێت تەتەور بەمە بین کۆدەکەیان بە کاملی قەپات کرد ئەڵێ هیچ ئیسفادەم لە تیارەکان نەکرد وە علوم زۆر گەورەیە لە عالەمی ئیسلامیە ئومەتی ئیسلامی بێ زۆر وریانە ئیشکە ئەمە بەشێکە لە علوم چەندێ عومر فریا کەوت خۆت مناڵەکەت دۆستەکەت تەڵەبەکەت نزیکەکەت لە علومە مەجالی مەدە جار بەجار بە عیلمەکەی زیاتر کە جار بەجار گەورەتر ببێ جاری وایە کەسێکی پیر ئەبینی احترامت زۆر لێ ئەگرێ ئەڵێ ئەوە چۆن ئەڵێ من وەختی خۆی باوکم پێی وتم کە ئەبێ احترامی خەڵک بۆ شێوازە بگری بەبیر مەجارێک چوینە ماڵێک لە کەرکووک کۆمەڵە مناڵی بچوو وەستا بوون کاتێککە من دەستم شۆری هاتمە دەرەوە سەرەکەم یەکیان نەعلەکانی ڕێک کرد تەرتیب کرد یەکیان خاولیە بەدەستمەوە یەکیان ئەم مینەی دانی هێنا بوو یەکسەر دانێکیە بەدەستمەوە منیش زۆر دیمەرێکی زۆر جوان و بەلامەوە دوای خاوەن ماڵەکە وتی ماوەسا من بچوو بووم باوکم هەروە فێری کردن ئەوی کە میوان هات ئەبێ لە ئەو دەرگا بۆسی بە خاولیەکەەوە تایەتە دەرەوە ئێستا مناڵەکانم بە هەمان چەشن دیقەت بدە معلومەیەک لە کۆمەڵگا و ئیجتیماعیاتە ئەو تەئسیراتەکەیەتی کە بۆ شێوازە ئەی معلومەیەک لە کاروباری ژیانە لە کاروباری بەڕێوەبردنی ئینسانیەتە وەکو عەرزم کردن لە دەرسی پێشوو وەکو ڕاغی فەرمووی ناوی لێ بنێ علمی سونەنی ناو لێ ئەنێ علمی سیاسەتی نا هەرچی ناو لێ ئەنێ بردن بەڕێوە لە گردوونە زۆر گەورەیە دارێک چۆن ئەبێ بەڕێوە عیلمە ئاژەڵێک چۆن بەخێو ئەەکەی هەر عیلمە علم تەنها ئەوە نی تۆ بڵێ وەڵا ئیلا علومی ئیسلامی ناوەڵا چۆن دەیت مرۆڤ ئەبەی بەڕێوە کە ئەمە شتێکی زۆر گەورەی هەموو باوکێک ئەمە ئەوێ هەموو دایکی هەموو فەردێک لە ئینسانیەتە ئەمە ئەوێ چۆن مرۆڤ ئەبێ واتە چۆن مناڵەکان ئەبێ بەڕێوە چۆن لەناو ئەم ماڵا ئەژی چۆن لەگەڵ براتە لەگەڵ خوشکتە لەگەڵ خزمتە ئەمە هەمووی سیاسەتە هەمووی علمێکە کە بەڕاستی ئەبێ فێری بی تەنزیمی ئیدارات و کاری خۆتکەی کە ئەوە دیارە زوڵمێکی زۆر گەورە لە وشەی سیاست کراوە لە ئەمڕۆیە کە تەنها سیاست بە درۆ و ئەم شتانە وتراوە ئەگەنە لە ئەسڵە ئەمڕۆ دیقەت ئەدەی
دارێکت هەیە ئینسانیت گەیشتوتە ئەوەی کە جۆرێک دەرمان هەیە ئەگەر لێ بدەی بەرەکەی زیادەکە. ئەمە کاتە عیلمە، کاتە بەڕێوەبردنە، کاتە سیاسەتی بەڕێوەبردنی ئەو دارە. بۆی ئەم علومانەی کە ئەفەرمێن لە هەموو شتێک فێر بە، هەوڵ بدە، ئەوەندەی عمرت بەش ئەکا لە عیلما سەرفیکە، مەهما کان عمرت زیادی کرد بێ، پیر بووبی، هەر خەریکی علوم بە، چونکە ئینسان بە عیلم بەرز ئەبێتەوە، بە عیلم گەورە ئەبێ. هەر کاتێ وەستای لە عیلم تۆ تەواو بووی، کۆتا بووی، بەتایبەتی ئێمە کاتێک کە عمرمان سەر ئەکەوێ زۆر کات لە علومەکانە ئەوەستین، وەڵڵا پیر ئەبێ هەموو نوێژێکی لە نوێژێکی تری جوانتر بێ، ئەبێ هەموو ڕۆژە معلومەی زیاتری وەرگرت بێ، ئەبێ بەدڵ ئیتر خەریکی خواناسی و دینداری و معریفەت بێ. چونکە عەرزم کردن لەلای ئەم علم و معریفەتی خوا یەک شتە. ئەڵێ چونکە ئەگەر علمت زیادی کرد معریفەتی خوات زیادەکە، علمێک کەمی کرد معریفەتی خوات کەمەکە. بۆیە هەر یەکێک لە ئێمە ضرورە ئەم کەلیماتانە کە ڕاغب پێمان ئەڵێت لەو زەمانی خۆیەوە هاوار لە ئومەتی ئیسلامی ئەکا کە بەو شێوازە خەریکی علم و خەریکی خوێندن و خەریکی تەنەوع بێ لە علومەکانە خەریکی بین لەعل خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە هەڵ ئەسینەوە جارێکی تر و سیادە و قیادەی عالەم و جیهان ئەکەین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. عەفومان کە یا رب العالمین، گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان تیا کرد خوای عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، دامەزرامان کە لەسەر دینەکەت. یا ئیلاهی بمان گەڕ لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئەبی، لێمان ڕازی بە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوای دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، ڕۆحمان ئارام کە، ژیانمان ئارام کە، عاقبەت و ئاخرەتمان ئارام کە. بمان گەڕە لەو عەبدانەی یا ئیلاهی کە تۆ لێیان ڕازی، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێیان ڕازیە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت هەر نەخۆشیێکمان هەیە شیفامان بۆ بنێرە، ئەگەر زانیومانە یان نەمانزانی و شیفامان بۆ بنێرە، دەروی خێرمان لێ بکەرەوە، لێمان خۆش بە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، بە ڕەحمەتی و کەڕەمی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە، باسمان کە لە خزمەتیا، محەبەتی دڵی ئێمە، خۆشەویستی ڕۆحی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە ئیسمی عەظەمت، بە کەلیماتی گەورەی خۆت یا ئیلاهی سپاردە قەت لای تۆ زایە نەبووە و ئێمە خۆمان سپاردەی تۆ کرد، خوای بمان پارێزە، یا ئیلاهی بمان پارێزە، یا ئیلاهی بمان پارێزە. خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی خۆشەویستانمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببوورە، لە گوناهی مردوەکانمان ببوورە، تابەت ئەو مردوانەی کە بێنازن یا ئیلاهی لە گوناهەکانیان ببوورە، ئەوانەی کە بێکەسن و کەس نییە دوعایان بۆ بکەوە ئێمە لێرە و دوعایان بۆ ئەکەین، خوای لە گوناهی هەمویان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دەرسە و تاوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە. یا ئیلاهی ئەم کەلیماتی ئەم پیاوە گەورە بخەرە ناخی دڵمانەوە، بمان گێڕە لەو کەسانەی کە لەم زەردەمی فیتنە و فەسادەیە کاتەکانی خۆیان، وەختی خۆیان، عمری خۆیان لە پێناوی علم و زانست و معریفەتی تۆیە سەرفەکەن. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من شوي أجبوري وخالي من خبولك وموفق يا ربي.